لە درێژەی پلانە درێژخانەکەی پارتی بۆ سەرکوتکردن و بێدەنگکردنی پەرلەمانتاران و شکاندنی شکۆی پەرلەمان تەنها لەسەر ئەوەی گەندەڵی ئاشکرا کردووە فەرمانی دەستگیرکردن بۆ سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی دەرچووە کە نوێنەرایەتی زیاتر لە 42,000 دەنگی ڕاستەقینە و زیندوو دەکات. هاوڵاتیان لەم پلانە مەترسیدارە نیگەران و داوا دەکەن دەنگا دلێر و ئازاکان لا بەرگریکردن لە مافەکانیان بەردەوام بن و نەسنە ژێرباری پلانەکانی لەباربردنی خەونی ئازادی و دادگەری و دیموکراسی. جۆرێک لە فشارخستنە سەر پەرلەمانتاران خۆ قسەکە لەسەر تەنها پەرلەمانتارێک و دووسیان نییە، قسەکە لەسەر هەموو پەرلەمانتارانی کوردستانە. یعنی دەڵێ ئەگەر تۆ بنمونە ڕخنەیەکم لێ بگری وەکو ئەو چۆن حەسانە ملەوە گرتەوە لە تۆش وەردەگرمەوە. ئەمڕۆ سەری ئەوەس بە دوو بەیانی سەری توێە کە حکمڕانی کوردستان دەکەن دەبێ وا بکەن حکمێک و یاسایەک و قانونێکی دروستکەن بۆی خەڵکی کوردستان دڵی پێخۆش بێ، نەکو بڵێن نەڵێ یعنی ئێستا تەماشا دەکەی پەرلەمانمان هەیە، ئێستا تەماشا دەکەی زۆر جاران خەڵک کە بەعز دەکات دەڵێ وەڵا کاکە پەرلەمان بە ئەدای کاری خۆی هەڵنەستاوە هاوڵاتیان لێ ناڕاستی. ئێمە تەماشا دەکەین لە هەرێمێکی داین پەرلەمانێکمان هەیە تا ئێستا دەستکراوە نەبوو بۆ ئەوەی لە پێچینەوە لەگەڵ کەسانێکدا بکە. چالاکوانانی مەدەنی دەڵێن ئەو ڕێکارانەی لەم دوایەدا دژی دەنگە دلێر و بوێر و ئازاکانی پەرلەمان گیراوەتە بەر کۆمەڵە هەنگاوێکی نایاسایی و هەواڵگریە بۆ تۆڵەکردنەوەی سیاسی لەو پەرلەمانتارانی کە سەروەت و سامانی ناشەرعی بەرپرسان ئاشکرا دەکەن. لەم ئانووساتیدا تاکە دەستگاکە بتوانێت لەوان بپرسێتەوە پەرلەمانەوە بە تایبەتی دەنگە ئازاد لێرەکانی دەرەوەی حیزبانی دەسەڵات فعلەن ئەوان دەیانەوێت هیچ هێزێک نەبێت لەناو پەرلەماندا کەیسی گەندەڵیەکانی ئەواندا ببزوێنێ یعنی بجوڵێنێ بۆ ئەوەی بۆی بەردەوام لەسەرەوە چکە ئەوان لەسەر ئەو گەندەڵێ ماونێتەوە نەک لەسەر ئەساسی کارێکی خزمەتگوزاری نیشتیمانی ئەمە ئەوانی نەهێشتوت ئەوەی کە ئەوانی هێشتوتەوە درۆ دراوە بۆیە ئەوان ئەگەر کارێک دەنگی ئازاد لێر هەبێت لەناو پەرلەماندا هێزی گەورەتر هەبێت لە خۆیاندا لێپرسینەوەیان لێکە لەم لێپرسینەوە ئەوان تووشی شکست دەبن فعلەن ئەمە هۆکاری ئەوەیە دەیانەوێت گەندەڵەکەی خۆیان درێژە پێ بدەن هیچ هێزێک نەبێت لیان بپرسێتەوە هیچ دەنگێکی ئازاد لێر نەبێت بۆ لێپرسینەوە لیان. دقت دەدەین بین سەیری ڕۆڵی خولی ئەم پەرلەمانی ئەم جار بکەین ئایا تا چەندە پرسیاری لە حکوومەت کردو تا چەندە پرسیینەوەی لێ کردو لەسەر ئەو پرسانەی کە هاتوونە پێش ئەو قەیرانانی ڕوبەڕووی هاوڵاتیان بوونەوە بێگومان ئەوەی ئێمە بینیمان لەو ساڵی ڕابردوو بە تایبەت لەم خولەدا ڕۆڵ خولی پەرلەمانانی خولێکی بێڕۆڵ بوو یعنی بە جۆرێک بوو لەبری ئەوەی پەرلەمان بتوانێت لە حکوومەت بپرسێتەوە لێ پرسیینەوە بکە وەک کوردگوتنی تا صاحب ماڵ دزی گرت صاحب ماڵی گرت جا لە سەروی هەمووش ئەمانەشەوە بێ هەیبەت بۆ ئیمزای سۆرۆکی پەرلەمان نیاڵۆ حساب بۆ سەرۆکی پەرلەمان نەکەی خۆی ئەمە شکاندنی شکۆی پەرلەمانە ئەگەر بەوە نەگوترێ شکاندنی شکۆی پەرلەمان لە کاتێکدا وەزیرێک بتوانێت لە سەرۆکی پەرلەمان بڵێ من بڕیارەکەی تۆ بڵاو ناکەمەوە لە ڕۆژنامەی وقاع لە کاتێکدا هەمومان دەزانین کە سەرۆکی پەرلەمان بەرزترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە 30 ئەیلولی 2018 چوونە سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەرەکانیان بۆ پەرلەمانی کوردستان دیاری کرد بۆ ئەوەی بەرگری لە مافەکانیان بکەن و چاودێرێکی ڕاستەقینە بن بە سەر حکوومەتەوە بەڵام لە ئێستادا پەرلەمان شکۆی شکێنراوە و بە جۆرێک پەرلەمانتار لەسەر ئاشکراکردنی گەندەڵی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەچێت و گەندەڵەکانی ژوەک و بەرزەکی بانان بۆی دەردەچن و کە ئەگەر سنوورێک بۆ دزی و گزی و تاڵانی سەروەت و سامانی ژێرزەوی و سەرزەوی دانەنرێت و ڕێ لە بێدەنگکردنی دەنگە ئازاکان نەگیرێت ئەوە لە ئایندەدا کارەساتێکی گەورە چاوەڕێی هەرێمی کوردستان دەکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پێم.